دیار ئەمڕۆ ئێوارە لە دیار چارەنووسی دوو کۆچبەری کورد کە بەداخەوە کە لە 1/11/2022 لە دوورگەی گچکە بە ناوی دوورگەی ماندیلەوە لە نزیک دوورگەی ئەڤیا و ئەندرۆس بەداخەوە یەختێک بە 7 کۆچبەر پەکی دەکەوێ و لەم ڕووداوە تەنها 12 کەس ڕزگاری دەبێ 58 کۆچبەر دەبنە قوربانی کە لەو 58 تەنها جەنازەی 30 لەو کۆچبەرانە سەرئاو دەکەوێ و لەو 58 بەداخەوە 4 کۆچبەری کوردی تێدا دەبێ کە تەنها جەنازەی 2 لەو کۆچبەرانە دۆزراوەتەوە کە ئەمڕۆ لە ئێستادا ساعت 5:05 ئەمڕۆ ئێوارە گەیشتنەوە و دووەکەی تریش بەداخەوە تا ئێستا هیچ شوێنەوارێکیان نییە. ئەم ڕووداوی ئەمڕۆ بەڕاستی تراژیدیە کە زریان محەممەد خەڵکی قەڵازەیە کە ویستی بگا بە دەستگیراندارەکەی کە لە ئەوروپا لە دەرەوەیە ئیقامەی نەبووە کە بتوانێت بە شێوەی یاسایی ڕاکێشێ بۆیە ویسوێتی لەو ڕێگایە بگات بە دەستگیراندارەکەی و ژیانی هاوسەرگیری لەوێ پێکبێن و دروستکەن و کاکەزانەش کە بەداخەو لە پیرەمەگرون کە ماوەی چەند ساڵێک لە ئەوروپا بووە دوای ئەوەی کە کێشەی بۆ دروست دەبێ و خانەوادەکەی ئێستا کە هەمویان لە ئەوروپان دەبینین کە بەڕێی قاساق ویستوێتی بگەڕێتەوە بۆ لای خێزان و خانەوادەکەی بەڵام بەداخەوە ئەمیش سەرنجامی بەو زۆرە بووە و ئەم ڕووداوەیەکی ئێستا دەبینین ئەوە 32مین کەیسە کە تا ئێستا بێسەر و شوێن بوونە قوربانی کە لە 22/7 کۆچبەری کورد تا ئێستا هیچ ئاسەوار و شوێنەوارێکیان نییە و لە 21/12/2021 29 کۆچبەری کورد کە جەنازەی تەنها 9 دانیان گەڕاوە هی 20 لەو کۆچبەرانە بێسەر و شوێنە و هی ڕووداوی 1/11 بەداخەوە تەرمی 2 لەو کۆچبەرانە بێسەر و شوێنە.